خۆشەویستانی ئێمە سڵاوێکی گەرمتان لێبێت بەیانیتان باش بێت بە هیوام هەموو لایەکتان زۆر باش بن. من لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتم لە بەشی هونەر بێگومان لێرە پێشانگەیەکی هاوبەشی شێوەکاری کە خۆی لە دیواربەندێکە ئەبینێتەوە دوجار تەواوی زانیاریەکان لە زاری میوانەکانمەوە بۆ ئێوە عزیز و خۆشەویست ئەگوازمەوە لە هەمان کاتە سازکردنی پانێڵێکیش بابزانی ناوڕۆکی پانێڵەکە باز لە چی ئەکات تەواوی ئەم بابەتانە لە ناونیشانێکە خۆی ئەبینێتەوە کە ئەوانیش زمانی ڕنگ و میلۆدی لە دەربڕینی ڕووداوەکاندا ئەمە تەواوی ئەو ناونیشانەیە کە ئەمڕۆ لە پێشانگا شێوەکاری و تەواوی پانێڵەکەیە قسە و باسی زیاتری لەسەرکرێ بۆ ئەمە بەستا سێ میوانی ئازیز و خۆشەویست لەگەڵمانایە زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر جەواد نیعمەت حسێن کابەڕێزیان سەرۆک بەشی پەروەردەی هونەر لەگەڵمانایە هەندێک زانیاریمان پێبەخشێت. سپاس بۆ بەڕێزت کاک دکتۆرگیان بەخێر هاتی سپاس بۆ بەڕێزت مەمنون سپاس بۆ تۆ هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین سازکردنی پانێڵێک لە هەمان کاتە پێشانگەیەکی شێوەکاریش کە خۆی لە دیواربەندە ئەبینێتەوە ئەمان شتان لێ چی بوو کاک دکتۆر؟ بەڕاستی ئێمە هەموو ساڵێک لە میانەی سمیستەرەکان و لە کۆتایی ساڵ چالاکی هونەریمان دەبێ لە میانەی سمیستەرەکان وەکو بەش و لە کۆتایش فستیڤاڵی گشتی دەکرێت هەموو ساڵێک ئەو ئەکەم بەپێ تایبەتمی بەشەکمان تایبەتمەندی بەشەکەمان کە زیاتر لە ١٧ بابەتەکان پراکتیکین و لە ١30 تیۆریەن لە هەردوو لا بەرهەممان هەبێ بەڵام بوو ئەوەی ئەم بەرهەمە زانستی و هونەری و بگاتە طرفی دووەم وەرگران کە لە ناو کۆلیەج خوێندکارەکانی خۆمان خوێندکارەکانی زانکۆ مامۆستاکان و میوانە بەڕێزەکان کە لە دەرەوە دێن بۆ ئەو دروستکردنی ئەو کۆنتاکتە ئێمە ئەم فستیڤاڵانە ئەنجامە دەین ئەم چالاکیانە بووبورە بەڕاستی دوو ڕەهەندیتیا بوو پێشانگەیەک هەبووە لە بواری دیواربەند و بە سەرپەرشتی مامۆستای بابەتەکە لە بەشەکەمان کاک دکتۆر دارا ئەوڕەحمان خوێندکارەکانی کە بەیانیان و ئێواران کۆمەڵی خوێندکاری دڵسۆز و بەتوانا و مادونە ناسمان هەیە هەموو کاتێک لە هەموو هەلو مەرج و بار و دۆخێک ئامادەن ئیشی خۆیان بکەن سەرڕای هەموو شتێک ئەمڕۆ لەو دیواربەندانە کۆمەڵەیەک دیواربەند نمایش کرا کە لە میانەی کۆرسەکان تەوا بووە جگە لە پرۆژەکەی خوێندکارێکی بەڕێزمان خۆشەویست کاک بڵێسا کە ئەمەی لە باگراندەکە دیارە دیسانەوە ئەمەش پرۆژێکی گەورەوەکو پرۆژەی دەرچوون ئیشی لەسەر کردووە بە سەرپەرشتی مامۆستای بابەتەکە کاک دکتۆر دارا ئێمە ئەمە بۆچی ئەکەین لەبەر ئەوەی خوێندکارەکانمان هاندانە بۆ خوێندکارەکانمان فێر بن چۆن ئیشکەن هەوڵ بدەن دیسانەوە کە ئیش ئەکەن چۆن بیبەنە ناو کۆمەلگا بۆ ئەوی بتوانن بەستی بڵاوکردنەوەی هوشیاری هونەری لە نێوان نەسیجی کۆمەلگاکەماندا. زۆر سپاس. بە زۆر لە کاتی بەڕێستان نەگرین دکتۆر جەواد کۆتا پرسیارم ئەەکەم بۆ ساڵانی ئایندا نیازی چیتانەکە کاری باشتر لە بەشی هونەر و هەم بەشەکانی تریش لە بەروی کۆلێژی پەروەردەی بنەڕەت چەند بەشێکی جیاواز لە خۆگرێت کە بتوانین خوێندکاران لە بواری ئەکادیمی خۆیانە زیاتر بەرەو پێش بچن هەنگاوی زیاتر بنێن. بەڵێ هەمیشە ئێمە هەوڵ دەدەین هەموو ساڵێک هەنگاوی بچینە پێشەوە لە ڕووی ئەکادیمیەوە کە جاران ئێمە تەنها خوێندنی بەکەلۆریۆسمان هەبوو ئێستا ماستەر و دکتۆرا و دەرچوانیشمانەیە ئەمە لە ڕووی ئەکادیمیەوە دیسانەوە لە ڕووی هونەرەوە و کاری هونەریەوە کول لێ ساڵێک لە ساڵی پێشتر باشتر ئەیکەین و فراوانتری ئەەکەین خوێندکارەکانیشمان ئەوانش ئێمە وەریانگرین ئەوانن کە حەز و ئارەزویان هەیە لە بەشەکە بەهاندانی ئێمە و بەهەڵ و تەقلای خۆیان و سعی خۆیان ئەگەینە بەرهەموو دوایش بەرهەمەکان لە ڕۆژێکی ئەوها نمایشیانکەین یان لە کاتێکی دیاری کراوە. زۆر سپاس گەلێک سپاس. زۆر سپاس بۆ میوانی یەکەمم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر جەواد نیعمەت حسێن سەرۆک بەشی پەروەردەی هونەر سپاس بۆ وتەکانی جا ئێستا دوو میوانی دیکی خۆشەویست لەگەڵمانایە ئەچینە لای دووەم میوانمان دکتۆر دارا ئەوڕەحمان کابەڕێزیان مامۆستای زانکۆ لە بەشی پەروەردەی هونەر کە کۆی سەرپەرشتی تەواوی پانێڵەکە و پێشەنگا شێوەکاریەکەی کردووە ئەچینە لای بەڕێزیان کاک دکتۆر ئەگەر بەڕێزیشت ئەرێک بکێشی سڵاوت لێ بێت تۆم کاتت باش بێت سپاس بۆ ئامادەبوونت هەر با لەوە دەست پێ بکەم بەڕێستان وەکو سەرپەرشتیاری گشتی ڕخستنی پانێڵەکە و تەواوی پێشەنگا شێوەکاریەکە پێمان بڵێ ئەو کارانەی کە کارتان لەسەر کردبوو باز لە چی ئەکەن ئامانجتان لێ چی بوو؟
وڵا ئێمە لە سەرەتا سێ دیواربندمان لە سێ شوێنی جیاواز نمایش کرد جگە لەم دیواربندە کە پار دروست کرابوو. ئێمە گرنگی بە دیواربندین لە شوێنی دیاریکراوی خۆی وەکو پێگەیەک وەکو شوێنێک کە ڕۆژانە سوودی لێوەربگرێت جگە لە بەهاج ئستاتیکەکەی بەهایەکی تری هەیە کە بەکارهێنانە بۆ نمونە ئێستا ئەم شوێنە وەکو هۆڵێک بەکارهێنرێت و کردومانە بە شوێنی کۆبوونەوەی مامۆستایانی کۆلێژەکەمان لە چەند شوێنێکی تریشە دیواربندەکانمان دروست کردووە بە مەبەستی ئەوەی کە ئاسی هۆشیاری هونەری لە نێوان خوێندکارانی بەشەکانی تر دروستکەین و پێشەنگایەکی جیاوازمان کردوێتەوە بۆ لە ڕوانگە و شێوازی کارکردنی هونەری مناڵانە. دکتۆر دارا ئەوەی کە هەیە پانێڵێکیش خۆی ئەبینیەوە لە بەشێکی دیکەی با بڵێن کارەکەتان یا خۆت بەدەر لە پێشەنگاشیەوە کاریەکە پانێڵێکیش هەبوو پانێڵەکە باسی لە چیە کرد؟ پانێڵەکە لەسەر ئێمە جگە لەوەی کەوانەیەکی ستاتیکامان هەیە جوانی ناسی کە لە کۆلێژی هونەر و لای ئێمەشە خوێندرێت لەسەر ئەو بنەمای جوانی ناسی و ناساندنی ڕەهەندە جیاوازەکانی پانێڵێکمان ساز کرد لەگەڵ بەڕێز کاک دکتۆر شاهۆ و دکتۆر جەواد و بەندە کە قسەمان لەسەر بنەماکانی ناساندن و شێوازە جیاوازەکانی جوانی ناسی کردووە لە ئێستا لە سەر هونەر و ئەدەبیش. باشە کاریگەریەکانی چی ئەبێت تایبەت بە لایەنی هونەر و بۆ ئێستای کۆمەڵگەی کوردی چ ڕنگدانەوەیکی زیاتری ئەبێت کە تاکەکانی نێو کۆمەڵگە کاری باشتری لەسەر بکەن؟ خۆتە زانیت ستاتیکا شتێکە پەیوەندی بە زاتێتی کەسەکانەوە هەیە و ئەزمموی ستاتیکی جوانی ناسی چێژوەرگتن پێداویستێکی ژیانی ڕۆژانەی کەسێک و پێویستی بە ئەزمونکردن هەیە. هونەریش یەکێکە لەو ڕەهەندانی کە ژیانی ڕۆژانەدا بەکارهێنرێ بۆیە جگە لە ئەوەی کە لە پسپۆڕی بواری هونەرە کە گرنگە بۆ کەس و بینەری وەرگریش گرنگە کە چۆن ئێمە بتوانین چێژ لە کارێکی هونەری یاخۆ ئەدەبی یاخۆ شانۆگەریەک وەربگرین بەبێ ئەوەی کە ئێمە باگراوەندێکی ئەو تۆی وردەکاری هونەریشمان هەبێت. زۆر باشە کەواتە ئەمە هەم کاریگەری بۆ تاکەکانی نێو کۆمەڵگە هەیە لە هەمان کاتە بۆ خوێندکارانیش لە بەشی هونەر بتوانن سوودێکی یەکجار باشی لێوەرگرن. گومانی تێدا نیە ئێمە ئەمانوێت تاکەکانی نەک هەر بەشەکەی ئێمە چونکە سنووردارکردنی بۆ بەشی ئێمە وازان بەهایەکی ئەو تۆی نامێنێ بۆیە ئێمە ئەمانەوێت هونەر جارێکی تر ئاوێتە بکەین لە قوتابخانەکانە زیندوو بکەینەوە چونکە ئێمە وەکو خۆ دەزانی ئەمانەی کە دەرچووی ئەم بەشا بن بە مامۆستا یاخو بەسەر پەرشتیار یاخو لە کاجیاوازەکانی کۆمەڵگایە جارێکی تر کارابن و ئیشی خۆیانەکەن. زۆر ڕاستە. دوپەیامی بەڕێست بۆ ئێمە بۆ بینەرانی ڕۆژێکی نوێ تایبەت بە پانێڵەکە و کارە هونەریەکە کە بتوانن لە ساڵی ئایندەشە کاری باشتر و باشتر بکەن. وەڵام من ئەبێ زۆر سپاسی ئەو خوێندکارە بەڕێزانە بکەم کە هەمیشە وەکو هاوڕێ و دۆستێکی نزیکی خۆم سیرم کردوون هەرگیزا و هەرگیز من ئەوان جیا ناکەمەوە لە ئەو پلە و پسپۆرە ئەکادیمی ئەوە کارێکی جیاوازە بەڵام ئەوانە نەبن بە تەنیا من وەکو مامۆسایەکی بابەتەکە ناتوانم هیچ شتێ بکەم و زۆر سپاسیانەکە. زۆر سپاس بۆ میوانی دۆمیشم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر دارا ئەو ڕەحمان مامۆستای زانکۆ لە بەشی پەروەردەی هونەر سپاس بۆ ڕوونکردنەوەکانی بەڕێزیان. جا ئێستا پێم خۆشە کۆتا میوانم وەرگرم کا بەڕێزیان سەرپەرشتیاری پرۆژەکەن مەبەستم پرۆژەکە ئەم دیواربەندەی کە ئێستای بینن هاوکارم وێنەکەتان بۆ گوازێتەوە بەشێکی کارەکە بەشێکی دیواربەندەکە لێرەیە بەشێکی دیکەی لە جێگایکی دیکەی با بڵێن کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی هونەرە هاوکارانم وێنەکانیان گواستۆتەوە و دوجاریش لە زاری میوانەکەمەوە هەندێک زانیاری لەسەر تەواوی دوو دیواربەندەکە ئەەکەین ئەچمە لای زۆر بەڕێز بڵێ سەمەحەمەد کا بەڕێزیان سەرپەرشتیاری پرۆژەکە بە خۆشحاڵیەوە لەگەڵمانایە بە خێرهاتی بفەرمووی سپاس بۆ ئامادەبوون سلااو لێبێت تۆم کاتت باش بێ بفەرموو. هەر باس سەرەتا لەوە دەست پێ بکەین دەستخۆشیت لێ ئەەکەین کە دیواربەندێکی وەها لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی هونەر کارتان لەسەر کردو پێمان بڵێ کارەکەتان باز لە چی ئەەکەن ئامانشتان لێ چی بۆ بفەرموو. سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەسەرکردنەوەکەتان بەخێراتن.
ئێمە ئەم پرۆژەیەمان کردو لەگەڵ کۆمەڵی خوێندکاری هاوڕێمان کە 6 خوێندکار بووین ساڵی پار ئەنجاممان ناوە تقریبان ماوونیە بەم کارەوە خەریک بووین خۆی لە دوو بەشابینێتەوە بەشی یەکەمیان ئەم شوێنێکی فەرامۆشکراو بۆ بەڕاستی ینی شوێنێ هۆڵێکی کراوەی هیچ کارێکی هونەری تێ ئەنجام نەدراوە ئێمە لەسەر بیرۆکە و دیزایانی کاک دکتۆردارە کە هەستاوتێتی من ئەمێ ئەم شوێنە ئەم پانتاییە پڕکەینەوە بە کارێکی هونەری هەستاوین بەشێکیمان شوێنەکە ناسانووە بە هۆڵی سیمینارەکان و بەشی دووەمی ئەم ڕۆژە هونەریەمان تیا ئەنجام داوە بە خۆشحاڵیەوە توانیمانە پامێکی گەورەی تیا بەدیبێنین ئەویش ئەوەیە کە هەموو خوێندکارێکێتە ناوزانکۆوە بتوانێت جێپەنجەی خۆیت لە هەج بوار لە هەج کایەکا بێت ئەگەر هونەرێکە ئێمە هەموو بوارەکانی هونەرمان وەکو بەرجەسە کردووە لە هونەری شان و لە موزیک لە شێوەکاری ئێمە لە بواری لەم پامی ئێمە لە بواری دیواربندیە دیواربندیش ئەم وانەیە کە پار ساڵی پار بە خۆشحاڵیەوە خراە منهەجەوە منهەجی زانکۆوە دکتۆردارە ئەموانەی وەرگر توانی سەرکەوتنی تا بەدەست بێنێ لەبەرەوەی کە پەیامەکەی دیواربندەکەی هێنا چڕی کردەوە نەچوین لە مەساحاتی زۆر گەورە ئیشکەین هێنامان پانتایەکانمان بچوو کردەوە بۆ نەقەبارەی میشەی ئەمە دوو بەسەیەکە یعنی ئیشەکەمان چڕ کردوتەوە لە ڕنگ و فۆرمی جیاوازە و پەیامی ئەم ئیشە ئەوەیە هەڵگری خوێندکارەکان هەڵگری ئایندیشی باش بن بۆ داهاتویان ئەوەی پەیامی کە هەیەە بێنە ناوزانکۆ بتوانن لە داهاتویانە جێپەنجەی خۆیان لەنەو ئەو شوێنی کە خوێندکار بوونیان ئەو شوێنی کە خزمەتی کردووە ئەمیش خزمەتێکی خۆی بگەێنێ بەم زانکۆی و بەو شوێنی کە خزمەت دیاکراوە وڵی بێگومان ئەوە پامێکی زۆر جوانە ئیسا کە گوێبیستی قسەکانی بەڕێست بۆم هەم بینەرانیش خۆشحاڵە بوون کە پامێکی وا جوان بە خوێنکاران بگەێنرێ دەستت خۆش بێ دیواربندەکەی دیکە باز لە چی ئەکات دیواربندەکەی دیکەمان ناساندنی هۆڵەکەیە ئێمە ئەم هۆڵەمان پێشتر هۆڵی سیمینارەکان هەر هۆڵێ بۆ کراوە بووە پانتایەکی زۆری هەبووە ئێمە هێناومانە ئەم پانتایەمان بچوو کرۆتەوە چڕمان کرۆتەوە بۆ هۆڵیشی کەمتر و شوێنەکەمان تیاناسان ئەگەر کامێرامانەکە هاوکارمان بێت بەری ئەو بەری تابلۆکەمان بۆ وەرگێت ئەوە بەشی یەکەمی ئیشەکەمانە بەشی دووەمان شێوە هونەرێکەیەتی ئێمە توانیمان ساڵی پار کۆمەڵی ئیش ئەنجام بدەین لەگەڵ ئەم هاوڕێیانەمانە بۆ نمونە حەزمەکرد هەمویان ئامادە بوونایە خۆشببختانە دوێنێ یادی جینۆسایدی ئەنفال بووە دیواربندیشی تر کراوە لەلایەن مامەسا هونەر و مامەسا ئەریوانوانەوە لەوێ پەیامی کۆلێجی پەروەردی بنەڕەت لێیان خوێنراوەتەوە خۆشببختانە بۆ نونە دیواربندیش تر کراوە ئەویش هەر بە هەمان شێوە یادی کیمیابارانی هەڵەبجەیە ئەویش هەر هەمان شێوە لە زانکۆکار لە بەشیەکانی خۆمانە جێبەجێمان کردووە دەستەکانە خۆش بێت کۆتا پەیامەت زۆر بە کورتی بۆ ئێمە بۆ بینەرانی خۆشەویست بخەیتە ڕوو ئەتانەوێت لە داهاتووە تا چەند بەشی هونەر لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت گرنگی زیاتری پێ بدرێت ئێمە بەردەوام ئەم خوێندکارە کە ئێمە خۆشببختانە کۆتاییمان بە زانکۆکەمان هێناوە ئەم وانێژ لە خۆناغی پێنجەمە ساڵی ئەخیرا دیاری کراوە بۆ لەبەرەوەی کە پەیامێک بگەێنیت لە دوای خۆت کە ئەویش ئایندەیەک هەبێت نای فرۆژگەشمان وایە ئایندەیەک بۆ داهێنان ینی بتوانانی داهێنانێکی کردبێت ناو زانکۆکە بەجێدێش زۆر سپاس سەرچاو سپاس بۆ کۆتا میوانیشم لەم بەشی پرۆگرام سەرپەرشتیاری پرۆژەی دیواربند لە بەشی هونەر لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت کاکە بڵێسە محەممەد سپاس بۆ وتەکانی هەر سێ میوانەکەم لەم بەشی پرۆگرام سپاس بۆ بینەربوونی ئێوەش هیوادارین بەشی هونەر لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت هاوشێوی ساڵانی ڕابردوو هاوشێوی ئەم ساڵیش و بۆ ساڵی ئایندەش کاری باشتر و باشتر بکەن خوێندکارەکانیان بتوانن ئایندەیەکی گەشیان هەبێت ئێوەش هەمیشە شاد و ئارام بن.